بەڕێزێک نووسیوێتی مامۆستا چی بەو کەسانە دەڵێ کە ماڵی خەڵک و ژیانی کەسێک تێک دەدەن کە سیحر دەکەن لە هەموو نوێژەکانمان دوعا لەو کەسانە دەکەم کە کاری وا دەکەن گوناهبار دەبم داوا لە خوا بکەم بە خراپترین شێوە سزایان بدات. ئەم پرسیارە چەند شتێک لە خۆی دەگرێت. یەکەم ئەوانەی ژیانی خەڵک تێک دەدەن. بەڵێ بەڕێزان لە کۆمەڵگەی ئێمەدا کە تێکەڵاوی زۆرمان هەیە لە ڕوویەکەوە بارێکی ئیجابی و زۆر باشە، بەڵام ئەم هەموو تێکەڵاوی ئێمەش لە زۆر ڕوویشەوە زەرەری گەورەمان لێدەدا. یەکێک لە بوارە خێزانیەکاندا ئەو کەسانەی کەوا تێکەڵاو بە خەڵک دەبن بەڵام دەبنە مای تێکدانی ژیانی کەسانی تر، بە تایبەت مەبەستی پرسیارەکەش دیارە لەوەیە ژیانی هاوسەری خەڵکان. ژن و مێردێک خۆیان بە یەکتر ڕازین شاد و شکرن، کەسێک دەچێتە نێوانەوە و ژیانەکەیان تێک دەدا. ئەم دەڵێن لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە مامۆستا تۆ چی بەوانە دەڵێ و ئایا من کە دوعای شەڕیان لێ دەکەم بە دڵنیاییەوە گوناهبار دەبم یان نا؟ ئەوانە کە سیحر و جادو دەکەن. ئێمە باید بە یەک بچینە سەر خاڵەکان. ئەوانەی ژیانی خەڵک تێک دەدەن زۆر بەیان بە دڵنیاییەوە لە کۆمەڵگەی خۆماندا بەناو موسڵمانن و هەند زۆر بەشیان ئەهلی مزگەوتیشن، نوێژ و ڕۆژ و عیبادەت دەکەن و حەج و عومرەشیان کردووە، بەڵام بە دڵنیاییەوە لە ناوەڕۆک و مەقاسیدی ئاینی ئیسلام تێنەگەیشتون. چونکە قورئانی ئێمە پێمان دەڵێ هاتنە سەر ژیانی دنیا ئەم خەڵکە کە لەم سەر زەویەدا بڵاو بۆتەوە بۆ یەک شتە لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن و عەمەلا. پەیامی ئیسلام پێمان دەڵێ ئێوە دەبێت لە پێشبڕکێدا بن. بۆچی؟ بۆ ئەوەی نیشانی بدەن کامەتان جوانترین کاروکردەوەی هەیە، نەک جوان ئەحسەن عەمەلا. لیەبلووەکم ئەیوکم ئەحسەن و عەمەلا، جوانترین کردار. با ئێمە پێشبڕکێ بکەین چێ دیندارتر و خواناسترە و لە خوا نزیکترە. با هەوڵدەین لە بواری زانستیدا پێشبڕکێ بکەین چێ زاناترە، چێ بەڕێز و حورمەتترە، چێ خزمەتی زیاتر پێشکەش بە کۆمەلگا و بە وڵات و گەل و نیشتیمانەکەمان دەکا، چێ کەسێکی داهێنەرترە. لە هەموو وڵاتانی دنیادا خەڵک داهێنان دەکا و منافیسەکەی داهێنانێکی جوانتر پێشکەش بە کۆمەلگا دەکا. خۆی گەورە دەفەرمێ ئێوە هەوڵ بدەن منافیسی یەکتر بن لە چاکە خوازیدا. تۆ چاک دەکەی بەڵام من دەبێت چاکتر بم. ئەگەر تۆ چاکت کرد با من هەوڵ بدەم چاکترین بم، هەر بە چاک نەوەستم. چێمان ئاشتی خواسترین با پێشبڕکێ بکەین لەوەدا من چەند کەسم ئاش کردوێتەوە، بڵێم من قیاسەکەی تۆ دەشکێنم ئەوەندەی تر ئاشتیم لە کۆمەلگادا بڵاو کردوێتەوە. خۆشگوزەرانی پێشکەشکردن بە هاوڵاتیانی خۆمان، هەر کەسە لە ئاستی دەسەڵاتی خۆیدا چەند جوانە پێشبڕکێ بکەین بۆ ئەوەی ژیانی یەکتر خۆشکەین. ئەمە پەیامی ئیسلامە. ئەگەر لەمە حاڵی بووین ئیشی من و تۆ لەسەر زەویدا تێکدانی ژیانی خەڵک نییە، بە پێچەوانەوە ئەحسەن و عەمەلا پێشبڕکێ لەسەر ئەوەی چێمان جوانترین کردار و خزمەت و خۆشگوزەرانی پێشکەش بە خۆمان و پاشان بە خەڵکی دەکەین. بەڵام بەداخەوە ئەمڕۆ کۆمەڵگەی مرۆڤایەتی بەگشتی و لە وڵاتی خۆشماندا ئێمە ئەحسەن و عەمەلەمان کردو بەچی؟ لیەبلووەکم ئەیوکم ئەخشەن و عەمەلا. ئەحسەن سێ نوقتەی بخەسەر دەبێتە ئەخشەن، خراپترین، ناشرینترین، قێزەوەنترین. ئەو سێ نوقتەیە لە سێ خاڵا کۆی دەکەمەوە. یەکەمیان ئێستا منافەسەی ئەوە دەکرێت چێ فێڵبازترە، چێ دەستبڕترە، بە تایبەتی لە بواری سیاسی و بازرگانیدا خەڵک ئێستا منافەسەی ئەوەیە چۆن خەڵک دەخەڵەتێنی، چۆن خۆت دەوڵەمەندەکەی لەسەر چاویلکەی خەڵک، چۆن دەستیان دەبڕی. ئەمە لە نێوان سیاسیەکان و بازرگانەکاندا بەسەر ئەم میلەتە فەقیر و هەژاریدا تاقی دەکەنەوە. دووەمیان ئێستا منافەسەی ئەوەیە چێ تێکدەرتر و ڕوخێنەرترە، جاوە لە تاکە کەسەوە لە ئەهلی مزگەوتەکەەوە بەداخەوە کە عەرزم کردن لە پەیامی ئیسلامەکە حاڵی نەبووە، لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە، لە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە منافەسەی ئەوە دەکرێت چێ زیاتر دەڕوخێنێ، چێ زیاتر ماڵەکان کاول دەکا. لەسەر ئاستی تاکە کەسا منافەسەی ئەوە دەکرێت چێ قسە هێن و قسە بەرترە و قسە دەگێڕێتەوە و بینی خۆشەویستان تێک دەدا. سێم نوقتە ئەمڕۆ خەریکە دەکەوینە منافەسەی ئەوە چێ خۆپەرستتر و ئەنانیترە. هەر کەسەمان مەسلحەتی خۆمان دەوێت. من ئەگەم مەسلحەتم باش ڕۆیشت ئەڵم دنیا شامی شەریفە و بەخواعی بینیە، ئیتر تۆ زەرەر دەکەی زەرەر ناکەی. ئیشی من ڕۆیشت بەڵام با ئیشەکانی تۆ نەڕوە، ئەڵێ بەخوا ئەم دەستگایە زۆر کارێکی باشە، فڵانکە زۆر کاری چاکە، بەڕاستی ئینسانێکی باشە، بۆ چونکە سوودی بە من گەیاندوە، بەڵام زەرەری لە هەزاران خەڵک داوە. من ئەوە نابینم.
ئەمڕۆ خەریکی ئێمەوەمان لێدە ئەخشەن العەمەل چۆن خەریکە فێری خۆپەرستی دەبین لە جیاتی مرۆڤدۆستی لە جیاتی یەکترویستی. ئەو بەڕێزە دەڵێ چارەنووسی ئەو کەسانە چییە؟ مامۆستا چیان پێ دەڵێ؟ من ناتوانم هیچ بە خەڵک بڵێم. ئێمە دەبێت لە پەیامی خۆی پەروەردگارەوە کە قورئانەکەیە چارەنووسی ئەو کەسانەی کە خراپەکارن چییە؟ بەڕێزان، سێ شت هەن لە قورئانی پیرۆزە بەڵێنی خوان. بەڵێنی خوایە هەر کەسێ ئەم سێ شتە ئەنجام بدا پێش ئەوەی زەرەر لە بەرامبەردا دڵنیا بێت چارەنووسی خۆی لەم دنیادا ڕۆژ دەبێت. یەکەمیان خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الناس ئینەما بەغیوکم عەلە ئەنفوسیکم. ئەی خەڵکینە تێگڕاتان دڵنیا بن هەر کەسێ ستەم بکە یەکەم کەس زەرەر لە خۆی دەدا. هەر کەسێ ستەمکار بێ ئەو ستەمە وەکو زانایان فەرموویانە ولا يجوز إيذاء المسلم بأي نوع من أنواع الإيذاء سواء بدنيا أو ماليا أو نفسيا. ئەگەر تۆ مسڵمان بووی بەڕاستی دەبێت دڵنیابی لەوەی حرامە بەدەستی تۆ بە زمانی تۆ بە قەڵەمی تۆ بە فەیسبووکی تۆ بە تۆڕە کۆمەڵایەتەکەی تۆ هیچ کەسێک زەرەر ببینێ زەرەر بە هەر کەسێک بگەینێ دەچێت قاڵبی سیستەمەوە. جا زەرەر لە بەدەنی بدەیت بچی لە کەسێک بدەیت ئازاری جەستەیی بدەیت ئەو مالیەن یان ماڵی داگیر بکەیت یان لە مامەڵەیە فێڵی لێ بکەی و دەستی ببڕێ و ئەو ماڵی هەشیەتی لە دەستی دەربێنی ئەو نەفسیەن یان کەسایەتی بڕوشێنی یان دڵ و دەرونی ئازاردەی یان دڵی پشێوێنی کەسەکە لە ماڵی خۆی دانیشتۆ بێ خەم و خەفەت تۆ خەفەتێک دەکەی بە دڵیدا ئەوە نەفست شێوان ئەوە دەرونیت تێکدا لەم حاڵەتاندا تۆ دەبی بە زاڵم. خوش فەرمووی ئەی خەڵکینە دڵنیا بن ئینەما بەغیوکم عەلە ئەنفوسیکم. ستەم یەکەم جار لە خۆت دەدا. وەڵڵاهی بە چاوی خۆمان بینیومانە ئەوانی لەسەر ئاستی جیهانیدا سەرکردە بوون بەڕێوەبەری وڵات بوون کاتێ ستەمیان لە خەڵک کرد پێویست ناکە ناویان بێنن چ چارەنووسێکی ڕەشیان هەبوو هەر لەم دنیا پێش قیامەت. واللهی ئەو کەسانی کە دەستی خەڵک دەبڕن ماڵی خەڵک دەخۆن بەستەم ماڵی خەڵک داگیر دەکەن سوێند بە ئەڵڵا سوبحانەه وتەعالە لەم دنیادا خۆشی لە ژیانی خۆیان نابینن. ماڵ و مناڵەکەیان لیان دەبێتە ئاگر. واللهی ئەو ماڵی کە بەدەستبڕین و فێڵکردن لە خەڵکی فەقیر و هەژار بەدەستی دێنی ئەو ماڵە ژیانت تاڵ دەکا تەندروستی تێک دەدا نەفسیەتت دەڕوخێنێ دڵخۆشیت ناهێڵێ. زۆر خەتەرێکی گەورەیە. تۆ وات زانی قاقا لێ دەدەی لە نووسینگەکە تا دانیشتوی دەستی ئەم و ئەوت بڕیوە ئەشیان لە دەرەوە هاوردە کردووە کوالیتێکی حتا بڵێ خراپی هەیە بۆی تۆ خۆت دەوڵەمەندکەی خەڵک زەرەدمەند بێ و ئەزانی قازانجت کردووە. خوا فەرمووی عەلە ئەنفوسیکم یەکەم ستەم لە خۆت دەدا. واللهی خێر لەو ماڵە نابینی. دڵی خەڵکت ناڕەحەت کرد وات زانی بە خەڵکت ڕابواردووە وتت ژیانی خەڵکم بەڵاستی فڵان کەسم چاک تووشی خەم و خەفەت کرد دڵت خۆش بوو دڵنیا بە پێش تێکدانی دڵی ئەو خۆت دڵت تێک دەچێت خۆت دەروونت دەشێوێ. هەر کەسێ دڵی خەڵک ناڕەحەت کە هەر کەسێ دڕک بکە بە دڵی خەڵکە واللهی لەم دنیا پێش قیامەت دڕک دەکرێ بە دڵیدا. واللهی دڵ و دەرونی خۆت ئەگەر لە هیچی مادیت کەم نەبێت تێک دەچێت چونکە دڵی خەڵکت تێکداوە. دڵت ئازار دەخۆ سینەت تونگ دەبێ و لە ماڵەوە دانیشتووی کۆڵێ خەم و خەفەتت هەیە بە بێەوەی لە هیچت کەم بێ. ئەوەیە ڕۆژگارێک تۆش دڵ و دەرونی خەڵکت ئازار داوە. بۆیە بەو کەسانە دەڵێم بە هەمومان خۆمان لەستەم پارێزین.